وەک وەفایەک بۆ شەهید ئاسۆی مام جەلال مەسۆیی و بڕیاری کوڕی لە کفری لە دوو مەراسیمدا پەردە لەسەر وێنەی شەهیدی فەرماندە ئاسۆی جەلال مەسۆیی لادرا کە لە 1 2019 لە داستانێکی گەورەی نەبەردیدا لە ناحیەی کۆکس شەهید بوو. لەو مەراسیمەدا کە ژمارەیەکی زۆری هاوڕێ و هاوسەنگەرانی و هاوڵاتیانی سونرەکە ئامادەی بوون لە سەنتەری قەزاکە و دەروازەی شاردا لەلایەن هاوڕێکانەوە وەک وەفایەک وێنەیان دانرا. ئاسۆ نەمرە وەکو شاخ، وەکو درەخت، وەکو بەهار و گوڵەباخ. دووپاتکردنەوەی بەڵێنی بەردەوامی ڕێبازی مام و شەهید ئاسۆ و تەواوی شەهیدانی کوردستان بەشێک بوون لە وتار و هەڵوێستی ئامادەبووان. ئێمە لە خەبات کۆڵ نادەین و لە خەبات ناوەسین، بەردەوامە بین هەتا ئەو کاتی میلەتەکەمان بە ئاواتەکانی خۆیان کرد. سەری ڕێز دەبەردەم گۆڕ و وێنەی شەهید ئاسۆ و شەهید سمکۆ و شەهید مەحموود و شەهید جومعە و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری میلەتەکەماندا ئەنوێنین. ئومێد دەکەین ئاخر کۆسی ئەم بناماڵەوەی بێ لەبەرەوە بەڕاستی کۆسی زۆریان کەوت. ڕاستە ئێمە کۆسپێکی گەورەمان کەوت، ڕاستە ئێمە چۆڵیەک لە ژیانمانە دروست بوو کە جێگەی پڕ نابێتەوە، بەڵام ئێمە سوپاسی خواکەین کە کوڕەکەی ئێمە لە پێناو خاک و نیشتمانە بە پێوە شەهید دەبێ. ئەمە گەورەیە بۆ ئێمە کە ئەم هەموو خەڵکە هێتە پێشوازی وێنەیەکی شەهید ئاسۆوە. فەرماندەیەکی ئاسایشی گەرمیان ئاماژە بە ڕۆڵی گەورەی هێزەکانی ئاسایش دەکات لەوەی لە پاڵ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بەشداری کارایان کردووە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان. هێزەکانی ئاسایش هێزێکی کەمەرشکێنە بۆ شکاندنی چەتەکانی داعش. شەهید ئاسۆی مام جەلال مەسۆیی لە ساڵی 1970 لە کفری لەدایک بووە، بەشداری زۆربەی شەڕەکانی کردووە لەبەر ئازایەتی و لێهاتووی دەبێتە لێپسراوی ئۆپەراسیۆنی هێزەکانی ئاسایشی گەرمیان. بەداخەوە لە شەوی 1 2019 لە شەڕێکی سەختدا لە ناحیەی کۆکس شەهید دەبێت، پاشان بڕیاری کوڕی شەهید ئاسۆ دوای شەهید بوونی باوکی ناتوانێت بەردەوام بێت لە ژیان، هەروەها دوای مانەوەی چەند ڕۆژێک لە نەخۆشخانە ماڵ ئاوایی لە ژیان دەکات. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، کفری.